قوتابخانی تەواو نەکردووە بەڵام ناوی بڵێن زۆربەتان ئەیناسن ئەمەش نامەی ئەزیزیەکە سڵاو مۆمکیان چیرۆکێکێ بۆ ئەگەرمەوە بەس هی خۆم نییە هی ئامۆزایەکمە کە سەری ڕێلێکتانم کرد وتان پۆلی 12 هەموو شت نییە ڕێک ئەوم بیرکەوتەوە لە داخی مامۆستاکانی وازی لە مەکتەب هێنا لە پۆلی 11 هەر ئانۆ نابی بە هیچ زۆر تەمەڵی و خێزانەکەشی زۆر تۆڵمون لەگەڵی وەرحاڵ دەستی کرد بە ئیشکردن و بوو بە شاگرد لە شوێنێک ئیتر کەسمان نەمانەزانی خەریکی چییە یعنی چۆن ڕۆژەکەی ئەبردە سەر دوای ئیشکردن دوای 4 ساڵ ئیشی خۆی دامەزراند ئێستا حەز ناکەم ناوی ئیشەکەی بڵێم چونکە زۆر بەناوبانگە و خزمەتێکی زۆری هەیە و کەم کەس نایناسێ باوکم ئێستا دایم نمونەی ئەو بۆ براکانم ئەهێنێتەوە و ئەڵێ مەرج نییە بە خوێندن کەسایەتیت بنیاد بنی ڕەنگە تەنها بەهۆی ئیشەکەتەوە کەسایەتی و ڕێز و خۆشەویستی خەڵک بەدەستبێنی ڕاستە منیش کچم کە ئەمانە باسەکەم بەس هەر کەس ببینم سەشی هێنابێت ناڵم کەسێکی زیرەکە تا نەزانم چی و چی کردووە لە کۆتاییشە ئەڵێم بە مامۆستاکان بڵێن با جیاوازی نەکەن لە نێوان خوێندکارێک کە سەی هەیە و خوێندکارێک کە پەنجای هەیە چونکە هەزاران نمونەی زیینوو هەن کە ئەوانی سیان هەیە لێژێر دەستی ئەوانە کارەکەن کە مەکتەبیان تاو نەکردووە بە بڕوای ئێوە جیاوازی چیە لە نێوان کەسێک کە بڕوانامەی هەبێت و کەسێک کە بڕوانامەی نەبێت بەڵام هەردووکیان ئیش بکەن ئێوە شەتوانن چیرۆک و ئامۆژگارەکانتان بنێرن بۆ پێیجی مۆم